مەسرور بارزانی لەگەڵ ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان کۆبەوە. ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسای هەرێمی کوردستان لەگەڵ عیرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان و شاندی یاوەری کۆبەوە و لەو کۆبوونەوەدا دوا پێشهاتەکانی ناوچەکە و پێویستی یەکڕێزی و تەبایی لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان تاوتوێکرا. هەر لەو کۆبوونەوەدا مەسرور بارزانی ئاماژەی بە پێویستی یەکڕێزی گەلی کوردستان و بەیاغدان بە بەرژەوەندی گشتیدا و ڕاگەیاند. گەلی کوردستان شایستەی خزمەتکردنی زیاترە و نابێت بکرێتە قوربانی ئەجێندای حەزبیەوە. هەر لەم سۆنگەیەوە تیشی خستە سەر گفتوگۆکانی پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان و جەختی لەوە کردەوە کە پێویستە لە پێناو دابینکردنی داخوازی و داواکاری هاوڵاتیانەوە پەلە لە هەنگاوەکان بکرێت. لە بەرامبەردا ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی کوردستان ڕۆڵی سەرۆک بارزانی لە نزیککردنەوەی لایەنەکان بە کاریگەر و پێویستزانی و جەختی لە تەبایی یەکڕێزی لە پێناو بەهێزبوونی زیاتری هەرێمی کوردستان کردەوە و هەروە ئاواتی سەرکەوتنی بۆ مەسرور بارزانی لە ئەرچی نوێی داخواست و پاڵپشتی حەزبەکەشی لە بەجێبەجێکردنی ئەرکە نیشتیمانی و گشتیەکاندا ڕاگەیاند.